خۆشحاڵم کە لە ساڵی 2718 هاتوومەتە کوردستانی عێراق. پەیامی پیرۆزبایی خۆم بە بۆنەی هاتنی جێژنی سەری ساڵی تازە بە هەموو کوردستانی عێراق و چوارپارچەی کوردستان پیرۆزبایی دەڵم. ژینگە پارێزەکانی ئێرە داوایان کرد پەیامێک بنێرین بۆ تەواوی خەڵکی کوردستان. ژینگە پارێزی لازمە لەسەرشانی هەموو کەس. ژینگە نەفەسە، قودرەتە، ژینە، لازمە واقعاً بیپارێزین. ژینگە پارێزی یانی چی؟ یانی پاک و خاوەڕانگرتنی هەموو منتیقەکانی کە ئینسان تێیدا زیندگی دەکات. بۆ دووهەم جار و بە چەندم جار پیرۆزبایی ساڵی تازە لە هەموو کوردستان لە چوارپارچەی کوردستان پیرۆزبایی دەڵێن. جێژنی نەورۆزی کوردەواری لە هەموو لایەک پیرۆزبایی دەڵێن. بۆ بنەبێ خۆم براچووکەی خۆتان داوایەک لێتان هەیە، ئەوش ئەوەیە وەرن بە ئەو ژینگە جوانی خۆمان بپارێزین بۆ پاراستنی ژینگە لە خۆمان ڕادەست پێ بکەین. پاراستنی ژینگە پاراستی ژیانی خۆمانە. بۆ داواشم لە حکومەت هەیە وەکو ئەرکێک، وەکو داخوازێک ئەوە بێت کە دەتوانێت سەتلی زوبڵ یان کیسە زوباڵە لە شوێنەکاندا بنێت و تا بتوانین لەو کاتی نەورۆز و لەو کاتی سەری ساڵ سەیرانێکی خۆشمان هەبێت و بە هیوای ساڵێکی خۆش و ڕۆژگارێکی خۆش. من بە عنوانی چیژێکی کورد پیرۆزبایی جێژنی نەورۆز لە هەر چوارپارچەی کوردستان بە تایبەت ڕۆژهەڵات و هەمچنین لێڕا پیرۆزبایەکی تایبەتم هەیە بۆ دایکی بەڕێزم، چاوەکانی ماز دەکەم. پیرۆز بە جێژنی نەورۆز لە هەمووتان بەس تکایە ژینگەی بپارێزن، پیسایی خۆتان بڵاو مەکەنەوە، با محیتێکی خاوێنمان هەبێ، ژینگەیەکی خاوێنمان هەبێت.